ئێرە دەستگای خێرخوازی بەخشینە، ئەو دەستگایی کە 9 ساڵە جێی هیوا و ئومێدی هەژارانە. ئەمانە خانەوادەی 100 منداڵی بێباوکن کە هاتوون لە چوارچەوەی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری وەربگرن. ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە ئەو پرۆژانی کە وەکو لە سەرەتای ڕەمەزانە ڕامانگەیان یەکێک لە پرۆژەکانمان یارمەتیدانی 200 خانەوادەی منداڵی بێباوک بوو. ئەمڕۆ بە خۆشبەختیەوە زیاد لە 200ەکە لە ڕێگەی خێرخوازێکی تر توانیمان پرۆژەیەکی جوان پێشکەشکەین کە ئەویش 100 خانەوادە بوو بە بڕی 10 ملیۆن دینار هەر منداڵی 100,000 دینارمان پێ بەخشیوەواتە ئەوەی کە خۆمان بڕیارمان نابوو 200 منداڵ تا ئێستا ئەوە بۆ بە 300 منداڵ بۆیە داواکەین لە خێرۆمەندان و دەوڵەمەندانی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان کە ئیشەڵا بتوان دەستباری ئەم جۆرە پرۆژانە بن هەر خێرخوازی هەر دەوڵەمەندی هەر کۆمپانیاک بێت ئێمە منداڵی زۆرمان لایە ئەو منداڵانش کە ئەمڕۆ ئەو یارمەتیان وەرگرت هەڵبەتە ئەوانە نین کە موچەیان هەیە ئەوانە کە موچەی جێگیریان هەیە زیاد لە 500 منداڵن ماگانە موچەی خۆیان وەرەگرن بەڵام ئەمانە وەکو ئەوەی کە منداڵی بێباوکن و مامەڵەکانیان لای ئێمەیە ساڵانە 2-3 جار لەمانی ڕەمەزان و جەژنەکان و مناسبەکانە بەسەریانەکەینەوە لە ڕێگەی ئەو خێرخوازانەوە. منداڵانی بێباوک و خانەوادەکانیان بە هاوکاریەکەی دەستگای خێرخوازی بەخشین دڵخۆشن. سوپاسی خێرخوازان و بەخشینیش دەکەن کە لە مانگە و لە تەواوی مانگەکانی دیکەی ساڵدا ئەمانیان لەبیر نەکردووە و سفرە و باخەڵی خۆیان لە سفرە و باخەڵی ئەمان جیا نەکردوێتەوە. من پێشەکەی دەستخۆشی لە ئێوەکەم چکە ئەم خێرخوازەکەم بڕە پارەی ئەنێرێت بەشی وەکو خۆم بەشی ئێماکە چکام باوکم نییە و برایکیشم هەیە لە ماڵە توش نەخۆشی سالیسیمای بووە و زۆر دەستخۆشی لە ئێوەش ئەەکەم ئیشەڵا هەمیشە نمونەتان زیاد بە. لەخوا ئاپارێمەوە نمونەتان زیادکە و خی گەورە ئەو کەسانش کە یارمەتی ئەم بێباوکانە ئەدەن هیوادارم خی گەورە سەرکەوتویان کە و بیان پارێزە ئیشەڵا ڕزق و ڕۆژیان زیادکە ئیشەڵا دەستخۆشیان لیەکەین ئەو خۆی خاسانی کە یارمەتیەمان داوە. بەرنمەیەکە ئاژەی خۆی کردوێتەوە لە دڵی هەموو کەسێکە و بۆتە هاوکاری هەموو مناڵێکی فەقیر و بێباوک و داما و دەستخۆشی و کەسانەژەکەم کە یارمەتی ئەم بەرنمەیە دەن و خێرخوازی مناڵی هەتی و ئەکەن و خی گەورە خێری هەموو لای بنووسی و خی گەورە لیان ڕاستی بێ. دەستخۆشی لە بەرنمەکەتانەکەم ئەوانەی کە یارمەتیمانەدا خوا نمونەتان زیادکە هیوادارم سەرکەوتوو بن. مانگی پیرۆزی ڕەمەزانە کە خێرکردن و ماڵبەخشین لە مانگەدا خێر و پاداشتی لە مانگەکانی دیکە زۆر زیاترە. دەستگای خێرخوازی بەخشینیش وەک دەستێکی ئەمین و پردی دڵنیایی نێوان خێرخوازان و هەژاران بڕیاری داوە لەم مانگەدا بە بڕی 450 ملیۆن دینار هاوکاری 7,000 خانەوادەی هەژار بکات. بەڵام خواست لەسەر هاوکاریەکانی دەستگاکە زۆر زیاترە لەوەی کە لە پلانی دایە کە ئەگەر بێت و خێرخوازان و خواپێداوان لەو ماڵ و سەرۆت و سامانەی کە خوددا وەک ئەمانەتێک پێی بەخشیون دەستی هاوکاریان درێژ بکەن ئەوە منداڵانی بێباوکیش وەک منداڵەکانی خۆیان ڕەمەزان و جەژنەکان بەڕێ دەکەن و ئازارەکانیان کەم دەبێتەوە و برینیان ساڕێژ دەبێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.